كاك بڕوا بکە شەرمەزاتم ئەوەی ئەتولوە من دەکەی بابلو ئەولادی ناکە برالو برای ناکە صالح ئەمە هیچ منەتی تێدانێ ئەمە جیرانی یەکدینە ئەمە جیرانێکی محەممەد جیران قەدری گەلک زۆر دەبی لەکە جیرانی دەبی زۆر قەدری بگو ڕێز لێ بگری یعنی بڕوا بکە خۆشەوی سەڵاو دەفەرمی دەرێ جارێک حەزرەتی جبرائیل ئەوەندە پێی گوتم ئاگال لە جیرانی ئەوەندە بەحسی جیرانی کرد یعنی گەیشتمە ئەو قەناعەتێکەوە جیران میراتی جیرانی دەگرێتەوە ئەز لێ دەبی ئەمە چاومەلێک دیبی ئەمە یارمەتی نەدەم محەممەد یارمەتی ئەوی دی نەداتی ئەدی ژیانەکە ناستەری کاکە ئەدی ئەمە دۆسی دەکانە خزم و برایەشی لەو گوندەی ئەسەدەمیلا وایە جیران ئەرکی لەسەر جیرانە یاڕەبی کاک حەمەد مارستەت ماری لێ بکەیتەوە بەڕاستی کاک محەممەد کاک حەمەد زۆر یارمەتی دایمە خوا خێری بنووس یاڕەبی ماو یاوابێ ساڵح ماری تووە هەر منەتی تێدانە شەوبی ڕۆژبی بە وەخت بە ناوەخت هەرچ پێویست بوو ئەمە ساحب مارنیمە لە ڕاستە و ئەتو جیرانی منی کاچی تەقسیریم نەکردێ کاک حەمەد وڵی نەمدیتەوە ناشبینم حەفشێ پیاو ئەوەندە ئەو درە تاکە لە چێ بوو ئەوەندە جیران پەرست بی ئەمە پیاوی وام نەدیتە دیارە دیار کاک ساڵح خدا لە بەڵاو مصیبەتی دنیا بە دووری خە کاک حەمەد بڕوا بکە حەمەد داوای ڕوحم لێ بکە لێم چاویە دەزانی لۆم و لۆمار و مندارم چەند باشە مام ساڵح ئەلحەمدولیلای هێشتان پیاوی چاک هەر مایە یاڕەبی کاک حەمەد عمرت بە چیای سەفینی بی خوا لە گوناهی دەخت و بابت خۆش بی بڕوا بکە تو تەقسیری لۆ من نەکردیە ساڵح تو جێ بدێ واز لە تەقسیر شتوا بینە جێ بدە بزانە برات چت پێ دەری بەێ ئەمن لە خوای بە زیادی بێعیبم پارەش هەموو شتێک نییە لەو دنیای ساڵح بڕوا بکە ئەمن مەبلەغێک پارەت دەدەمێ ئەتوو دەچی بە ناوی من ئەشیاکان دەکڕی باشە ئەوەی پێم گوتی دەینی هێدی لە خۆ ساغیکە و قازانجەکە لۆ خۆبی تو بەشکی سفادە لێ دەکەی کاچی کاکە خوار ناگری ئاخە پارەی تۆ قازانجەکە ئاخە لۆ سبەینێ زوو لەگەر گەردی بەیانی خۆ بگەنی من دەری دەنا مستەفای ڕەحمان ئاودەلی تەماحی خۆی لێدارە بگاتێ ئەو دەباتن ئەو زەئەتوو بڕۆ بکڕە و دەست و برد بهینەوە با بە کەیفی تووی بۆ تەمای خۆ دەچیوە نییە ئینشاءڵڵا ئێدە باشە هات خواري دوبدو كلاقت خالرو 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 كدول ديني محمد اختبوي بن مجو دولو ديني محمد اختبوي بن مجو دولو ديني محمد واختبوي بن مجو دولو ديني محمد واختبوي بن مجو تێناگە نازانم عەلی چۆت و ئاسمانەری چێشە عارد قوتیدا شوان وەرە کاکە وەرە کوڕم غاردا شوان ئەتۆ عەلی نەدیتە وەڵا وانە شایی دەکە شای دەکا بەێ کوورە دەبڕۆ گاز کە بڕۆ مرشکە بڕۆ گاز کە برێ بابت گاز دەکا ئیشم پێیتی بەێ دەبڕۆ کاکە بڕۆ بەێ وەڵا بابە تەواوەک تنك تنكي انا دنك دنكي تنك تنكي انا دنك دنكي تنك دنكي انا دنك دنكي تنك دنكي انا دنك دنكي ريها من زوجر ما بين الأوبر فين ريها من زوجر ما بين الأوبر فين ريها من زوجر ما بين الأوبر فين شخص ولا دعوة بابا رسولنا شخص والد دعوة بابا رسولنا شخص والد دعوة بابا رسولنا شخص والد دعوة بابا رسولنا حمد
سنا بو خدا اكتبوا من دانا حمد سنا بو خدا اكتبوا من دانا حمد سنا بو خدا اكتبوا من دانا حمد سنا بو خدا اكتبوا من دانا كان الميتابزي بكيد الرافزي او كان الميتابزي بكيد الرافزي او كان الميتابزي بكيد الرافزي او كان الميتابزي بكيد الرافزي عالم ما دزاني عقل سحر مدزي مو عالم دزاني عقل سحر مدزي شو ما يبقى قرآن هم داراني كديانا ما بنقوم دبنا بصير دبنا ديارنا عبد نحريها توا نشوانها توا باش تبتشا مثلا لا العلي العظيم بري بابا صنداني بابي خير بابا تسبوا ليش ابوي والله بابا للشايب زميان لديوي قادر ميري دينا باشا كرم باشا او دار لو خدت شايبوي كريم ان شاء الله جنك لو دينا معلو او باري ديا مامة حمد بري بام زور سلامي يذكرني بري ديقو ماري ست ماري دي بكيتو او امانة خير اري والله فاخيري بمش زور بابا اقا قوتي بخويلو نهات الله يكرم علي زور زقم بداك الدرستي مقصان درين دكتورة كاتيا بشي خوادكا داكتم ببلبايا كني بش خواش فاش لودنا ان شاء الله بابا والله داخل قلقنا خوا كريمك كرم ان شاء الله خواش فالودنا لي اشياء كان همون برد احمد بله برديان برديان بله زور باش اليوم باب دخولنا هذا علي والله ما عمد او قول بو داكم بات الشاري كن دكتوري دكتور او هاتيا قلتي لي بما شاري يلا كيف احمد اشياء كان هنا برد بله برديان هم ينبرد هيك نيش لا هم ينبرد زور باش بله علي دو باب دخولنا هذا باب والله ما عمد بام قول بي دكتورة باج للشاري هاتيا قول داكم با ان شاء الله بيباتك دكتوري بري لا بتما اخوي ان شاء الله تما اخوي اخوي زور والله سلامي شي ذكري سلام خويا لبيغمبري خوي اول تو دعاء لي علي راسه شفا لك خدايا كورم بس دكتوري سببه بري ساقدك اري والله او بس زمانش او بوتسن صار او نخوشي هردنا عليني باش كخوا ان شاء الله شفاي لبولي ان شاء الله سعادة ان شاء الله خواش فاي لو دنيجي باشا علي بابا ما دام باب فكري خستخانه ودكتوري هبوه بري او باريلون هذا بابي والله امام عمد باب اشياء تشتكاني همو فروش ايه قازان داشي باش شيكد قلتي برو كرم زو باري لما محمد بن روا يعني زور سلامي شي ذكري قلتي ما عرض باشا بابا باشا ما دام باري فيها باشا الحمد الحمد لله لله خوي بزياده الحمد لله ده باشا ده باشا ده ما محمد امن دروم هيتي شدنيها با ايش بيتا علي صار ودير ماتو بله. ساينس ذكي خالدي بوزن رابعي ومحمد رمضان شاما مريم لو دنيري بري ما محمد ايش بيتا انا للعرض غنير ان شاء الله استتصال باشا باش ما صار دكتور سيود والله يا ابراهيم دعاء له كان دكتور قوتي اميتها ان شاء الله عملياتك نزاح الديني وهي محتيا كان علين دكتور يا باشا نعم صالح حتى زوا عمليات قيبوك الله يخصك الزور راسته أمش زانم عملياتك بكري تنزو بكري باش له بس كاكا باري دي بارا ما صار هذا لو قدك كاكا بمن ناري أو بارا شي كم نية آخر من شي قد كم با حمد جان بلي برواب كان جماعة الشرميدة كم تكليف ليكم باش بابا دي تسالة خداك مرة نابي سهلة كرم إجنيا خواساشنك سبكم خواهي قولا أو بس اسمعنا شفاي نزيك بوا بس صالح أو برا باري لكي بيدا بكم ما شاء الله بناش بري ناري أواي كسان عيان لحاري من باشتر النيل
وەختەکەشی ئەو هایە نەتەر پێ ڕاگەیشتێ و نەهیش بکەم خۆە ساڵە وەرە وەچ پیاوان لێ بکشەوە ئەو خانێت بفرۆشە کورە خانێکی گچکەتر پێ بکە زاتەن محەممەدی حاجی برایمی خۆمان لەمێژە دارغی لەو خانەیە مندا هیچ دارغان ئێمەدا نایخوای لێ بینە عملیاتەکەی لۆ بکە بە ئەو بەستە زمانە بەشک و ڕزگار دەبی مەسروفیش چەندە کاکت حازرە بڕوا بکە حەزی ناکەم لە کەسی داوا بکەی کوڕێنە بڕوا بکەن لە ڕووم نایە داوای پارەی لێ بکەم دەزانی ئەو جیرانە لۆ من کووە ئەوزە کاکە ساڵح وەچی پێم گوتی ئێ ئەدیکو پێ نادێ نانە ساڵح قای نابێ بە کەس برێ هەتا مام ساعت تو پار نەگوت 500 دیناریان پێدایە بەرێ وەڵڵا ئەیوە ئیمساڵ خێرە 500 دینار زیاد زووتویە ئاخر برا ئەمن خۆ هەر خانی نافرۆش نازانم من تێ ناگەم شتی تری لەگەڵە بەرێ ئەرێ وەڵڵا ئەگەر بزانی دەزانی چەندی لەگەرە دەبا بزانین چی لەگەڵە وەڵڵاهی ئەوەی ئەو خانەیە من بکڕی ئێ بەبا بەوە خەنی دەبی بۆ بابە خۆ خەزێنەی لە بن نییە باش لۆ چووی بێزگە لە خانی دەزانی ئەمە عاتەمەشی تەی کلۆ بەجێ دێرم قاتی ناڵێ ئەو 500 دینارە ئەوە بەدەری جیرانەتی ئەو پیاوە چاکەیە لۆکی بەجێ دێرم یعنی مام ساڵە 500 دینار حەقی خانوو 500 دینار حەقی جیرانت نانا العفو نارم قیمەتی جیرانم دەرێم قیمەتی جیرانەتی چونکە جیرانەکەم بە مرچی دنیای هەموو ناگۆڕمەوە مام سارە دیارە مەقسەدت نەفرۆشتنە واللهی ئەگە مەجبور نەدەبوو سما ئەوەی داواشی بکردبایە خۆم لەگە نەدەگۆڕێەوە تو بەڕاستە محەممەد بەڵێ کاک حەمەد یعنی ساڵح 500 دینار زیاد لە قیمەتی خانەکەی داوا دەکە قیمەتی زیرانەتی کاک حەمەد کابرایکی زۆر ئەنتیکەیە نانە محەممەد ساڵح ئەنتیکە نییە ساڵح کابرایە کە دەزانی جیرانەتی دەبی کوبی و کوو ڕێزی لێ بگیرێ کو قەدری جیرانەتی دەزانی ناوەڵڵاهی ئەنتیکە نییە و ساڵح زۆر سرگە کەژی کردەکەی دەخۆی بابم برێ مام ئەمە ڕازی باش ساڵح ئەمێن پێم نەگوتی ئەتوو کە دەسەکەن دکتۆری ئەگە پار پێویست بە من برێ پێم نەگوتی ئەدیلۆ بە من نەگوت ها کرە کاکە بە قوربانت بۆ کرە وەڵڵای ئەتوو گەلک لۆ من کردیە تەقسیری نەکردیە لۆ من بە قورئان ئەدیەوە ساڵح محەممەدەگۆ خانەکەت قەولی بفرۆشتوە نییە ئەرێ وەڵڵا ساڵح محەممەد دەگۆ خانەکەی 500 دینار پێدەن باشە ئەتو کەنجی واتە مەح بووە 500 سێ زیاد کردیە ساڵح ئەمێن خانەکەتم پێ ناکڕێ لەنا لێم دەکڕی بەس دەتام شتەچیدی بکڕم کو کاکە تێم ناگەینی ساڵح ئەمێن جیرانەتی خۆم لەگەرە تو دەکردمەوە و بەو فێتەی لە بۆ دانایە و هەندێکی زیاتر بگرە ئەو پارەی جیرانەتیمان گەردەند ئازابی و بە جیبنێری ساڵح وەڵڵاهی پێغەمبەرمان ڕاستی فەرموو اللهم صل على سيدنا محمد سێداران فەرمووی وەڵڵاهی ئیمان نابا وەڵڵاهی ئیمان نابا وەڵڵاهی ئیمان نابا ئەوەی شەوێ لەگە مار و منداری خۆی
بە خۆشی و بە تێری پار دەداتەوە و خەوی لێ دەکەوی جیرانەکەشی لە برسان خەوی لێ ناکەوی